بۆیە لە توێژینەوە زانستیەکانی سەردەمیدا لە چەندین توێژینەوەی زانستیدا ئەوەیان ئاشکرا کردووە زانایان کە هیچ شتێک بەقەد قورئان ئینسان ئاسوودە ناکات. ئەو کەسەی کە نەخۆشی نەفسی هەیە، ئەو کەسەی کە قەلەق و ڕاڕایە، ئەو کەسەی کە خەم و خەفەتی هەیە، هەمووی بە قورئان چارەسەر دەبێ. بەڕێزان، زانایانی بواری زانستی پێمان دەڵێن ئەوانەی کە ژڵەژان و قەلەقیان هەیە، خەم و خەفەتیان هەیە، دڵتوندبوونیان هەیە، تەنها بە قورئان چارەسەر دەبێت. لە چەندین وڵاتی غەیرە موسڵمان ئەوەیان ئاشکرا کردووە لە توێژینەوە زانستیەکاندا کە قورئان دڵ و دەرونی ئینسان ئاسوودە و کامەران دەکات. یەکێک لە زانایانی پسپۆڕ بە ناوی ئەحمەد قاضی هەڵدەستەی قورئان بۆ چەند کەسێکی موسڵمان و غەیرە موسڵمان لێ دەدات. ئەو کەسانەی کە تووشی ژڵەژان و قەلەقی و دوودڵی و ناڕەحەتی و دڵتوندبوون بوون، هەڵدەستێ قورئانیان لەسەر تاقی دەکاتەوە بزانێت چ کاریگەریەکی هەیە. ئەوانەی کە غەیرە موسڵمانن بەجیا، ئەوانەشی کە موسڵمانن بەجیا، هەڵدەستێ لە شوورێکی هەیە مندا قورئانیان بۆ هەڵدەکات تاخوا تا چەندە ئەو بارگرژی دەرونی و قەلەقیان چارەسەر دەبێ بۆ هۆی قورئانەوە. تەماشا دەکات دوای ئەوەی کە تاقی دەکاتەوە ئەوانەی کە غەیرە موسڵمانن لە سەدا 60 نەخۆشیەکەیان بە هۆی قورئان چارەسەر دەبێت. ئەوانەشی کە موسڵمانن لە سەدا 95 ناڕەحەتی و دڵتوندبوون و قەلەقیەکەیان بە هۆی قورئان چارەسەر دەبێت. بەڕێزان، بۆچی؟ چونکە هودە للمتەقین، ئینسانی ئیماندار بەهۆی ئەوەی دڵی کراوەیە بۆ قورئان چاکتر بەهرەمەند دەبێت لە کەلامی خوای پەروەردگار. بۆیە هەندێک کەس گوتیان ڕەنگە ئەوە کاریگەری زمانی عەرەبی بێت. هەڵسا جارێکی دیکە ئەو زانایە چەند شێعرێکی عەرەبی تاقی کردەوە لەسەر ئەو کەسانە، بەڵام بۆی دەرکەوت شێعری عەرەبی هیچ کاریگەریەکی نییە لەسەر ئەوانە. ئەو کاریگەریە هی قورئانە. بەڕێزان، چونکە کەلامی خوای پەروەردگارە، لە ڕووی ڕوحیەوە ئینسان ئاسوودە و کامەران و مطمئین و دڵ ئارام دەکات.